ئازیزانی NRT سڵاوتان لەبێت. کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان لە ئێستادا ئیدارەی ئەو بەشەی کوردستان دەکەن. بەڵام لەلایەن بەشێک لە پارتە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستانەوە ڕوبەڕووی ڕەخنە دەکرێنەوە بەو پێی کە تەنیا پارتێک کە پێدەیە ئەم کانتۆنانە بەڕێوە دەبات. لە دیوی دومی هەواڵدا لەگەڵ میوانەکەم هۆشنگ دەروێش نوێنەری کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان گفتوگۆ دەکەین. بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەی ئێمە بنێرن. کاک هۆشنگ زۆر بەخێر بیت. زۆر سپاس بژیت. لە ئێستادا کانتۆنەکان بە شێوەیەکی گشتی پەیوەندیان لەگەڵ دەرەوەی خۆیاندا چۆنە بە تایبەت لەگەڵ هەرێمی کوردستان؟ زۆر سپاس دەستپێکی سلااو و ڕێز بۆ شەروانانی خۆمان و هێزی پاراستنی گەل یەپەکێ بۆ ئێستاگەل کۆوانەی بەرخوادانی بەر خاک و ئاخ و شەرەف و ڕومەتا کوردیەکەن سلااو و ڕێز بەوە هەر بۆ شەهیدی خۆمانژی سەری خۆمان ئەتاوینم. بڕاستی تێکلیە خۆمان بەری ئێستاژی هەیئەی علاقاتی دیبلۆماسی تایبەتی کانتۆنەکانی ڕۆژاوا هەبوو، سەردانی ئەڵمانیا کرد، سەردانی سوێدی، ئیتالیا، فەرەنسا کرد. دانوستاندنێکی باش هەبوو، گفتوگۆکی باش هەبوو تا ڕادەیەک لێ بڵێم نەت ئەو مستەوەی باش بوو، ینی دەرەجێک باش بوو. لە هەرێمی کوردستان وەرە خۆمان تۆسکی بزەلالی ینی بڕوونایی بە ئەشکەرە قسە بکەن، وازحی قسە بکەن. تابەری دوو ڕۆژ تقریبەن بەریاری پەرلەمانی کوردستان دەرچوو بەرامبەری کانتۆنەکانی جەزیرە کانتۆنەکانی ڕۆژاوا بێگومان یعنی خۆمان ئەبینن ئەو خوتواک باش بوو. بەرامبەری ئێستا خۆمان هەمە ئاگادار بوون، مووقفن هەبوونن و کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان بڕەسمی ناناسن. ئەو مەسائلی خندەق بەری ئێستا هەبوو، گرتنی قوپاتکردنی معبەری سێماڵکا فیشخابور بەنابەری ڕۆژاوای کوردستان و باش هەرێمی کوردستان لێرە هەبوو. ئەو تشتانە هەمە بێگومان یعنی دەورێکی سەلبی بوو هەبوو تێکلی یاد پەیوەندی ناو کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان و هەرێم. ئێستا خۆمان یعنی تەمەناکردن و ئەو تشت بڕۆی بەرە ئەو بەریاری پەرلەمانی کوردستان خوتواک بە یا دافعێکی ئیجابی بە بۆ تێکلیکی باش هەبێت. باشە ئێستا ئەو بابەتانە کاڵ بۆ توانێ هەرچەند لەنی خۆ بازدەوە دەکرا کە بەتەنیا هەرێم کەم تەرخەم نەبوو لە هەڵقەندنی خەندەق ینی یان لە گرتنی ئەو سنوورانە بەشێکی گەورەی ناکۆچی بوو لەگەڵ پێدەدا، ینی هۆکارەکە ئێوەش بوون لە ڕۆژئاوا. زانە ئەو ناکۆکێ حەقم دەبێت سیاست خۆمان زانبن وەک باشووری کوردستان وەک هەرێمی کوردستانژی ئێستا ینی وەک موەسسە دەبێ موەسسە بخۆ دەوری خۆ ئەرکی خۆ بەرامبەری ملەتی ڕۆژئاوای کوردستان ئەو ئەرک و ئەو واجب جی کردباتی نەیکردووە تا ئەو ڕادەی خۆمان بڵێن نەکرد. ئێستا ئەلێم بۆ تۆ گۆران کاری بووە. طبعا کاتی من ئەلێم نەکردووە نابە ئێستا من بڵێم وەڵە ئەرکێکی یا واجبێکی هەرێمی کوردستان بەرامبەری ڕۆژئاوای کوردستان بکە عینی ئەرکی بڵێن رووسیا یا ئیتالیا یا فەرەنسا بە خۆت برای دوێ هاوکاریت زیاتر بێت، دوێ یارمەتیت زیاتر بێت. بەڵامێوەش کەم تەرخەم نەبوون لەو ڕۆ ینی کە وەکو پێویست نەتانتوانی ناکۆچەکان چارەسەر بکەن. بەری ئێستا سەردان زۆر بووە، گفتوگۆ زۆرمە کردووە، پەیوەندیمە زۆر کرد لەگەل بەرا خۆمان بۆ وازحی بڵێن مەسەردانی هەموو ئەطرافین سیاسی هەرێمی کوردستان کرد. 33 پارتی زیاتر ئەمزە کردن و خوتوەن زۆر ئیجابی کردن بۆ کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان. لێ خۆمان هەموو زانن طرفێکی معەنی کوردستانیا بوو هەر بەردەوام دەزیە پارتی دموکراتی کوردستان بۆ ئەشکەی ناکۆچەکانتان بە دیاریکراوی لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ینی زۆر بە وازەحی چییە کێشەکە؟ ڕەنگە خەڵک کە تاوەکو ئێستا بزانێ ناکۆچی هەیە بەڵام نەزانێ بە دیاریکراوی لەسەر چی خەڵک بەگشتی مەبەست. دوێ خۆمان زانبن پارتی دموکراتی کوردستان بە حەقیقەتی ئەو سەیرەکە ئێستا مەسلحەن سیاسی معەن لای هەیە، ئەجنداک سیاسی معەن لای هەیە، ڕۆیاک سیاسی ممکن ئەقلیمیژی لای پارتی دموکراتی کوردستان هەیە. هەر هەرێمژی ئێستا ئەوەژی ئێستا هەرێمی کوردستانجی سیاسەتێکی جیا بەرامبەری تورکیا هەیە، سیاسەتێکی تایبەت بەرامبەری ئیران هەیە، سیاسەتێکی تایبەت بەرامبەری بڵێم ڕۆژئاوای کوردستان هەیە. ئەو اختلافی دڕۆیی سیاسیدە
و ئەجندەی هەرێمی کوردستان دژی بڵێم یا پارتیجی بەرامبەری هێزێن ئیقلیمی تعامل سەر ئەو ئاساسەکە بە ڕۆژاوای کوردستان یا بهێزێن ڕۆژاوای کوردستان ئەو حقیقت تا ڕادەیەک من ناڵێم ئەنو حەقی نییە نا هێز هەرێمی کوردستان ئێستا سەری خۆەکە وەک بڵێم هەرێمەکی سەربخۆ سیاساتی هەیە مەساڵحی هەیە پەیوەندیوی تایبەتی ئیقلیمی هەیە لێ خۆمان ئەڵێن تا توانی بوو تا ڕادەیەکی ئەرکێک دامێکی زیاتر کردبا یارمەتیکی زیاتر بەرامبەری برایانی خۆ لێ ڕۆژاوای کوردستان کردبا. باشە بابەتێکی دیکە ئەمریکا لەگەڵ پێدا کۆ دەبێتەوە دەمانەوێت وردەکاری ئەم کۆبوونەوەی بزانین لەسەر چ مستەوایە کۆبووتەوانێ و بەڵێنی چی دراوە و لەمە دوا پەیوەندەکانی پێدا و ئەمریکا چۆن دەبێت زانە پەیوەندی مباشری بڵێن مباشر بەرە ئەوجی بسەڕاحەت قسە بکەن تشکی نییە مباشر نییە پەیوەندی بووە ڕێگای بڵێن قەنەواتن تایبەت بووە وەک خۆتان ئاگادارن بەڕێ ساڵح مسلم و کەسن دژی نەژ ئێستادە توانن بڵێن ماوەیەکی باش کاری دیبلۆماسی لە ئەوروپاکن و دانوستاندن لەگەڵ واهێزانەکن یعنی دانوستاندنێک بووە وەک بەریارێک هەیە یارمەتیەن هێزی پاراستنا گەل یەپەکێ بکەن بۆچی وتت ینی لە ڕێگەی بە مباشری یان بەڕاستەوخۆ ئەم پەیوەندیانە نەبوو چونکە جینساکی وتەبێژی کۆشکی سپی بۆ خۆی بازدەوە دەکات کە لە هەفتەی ڕابردوودا ئەوان لەگەڵ نوێنەرانی پێدا دانیشتون و بە فەرمی ینی پێکەوە کۆبوونەتەوەوانێت کاتی من ئەڵێم درێگای قەنەماتن مەقسەدم نەسەر ئاستی سیاسی بەس پێدێ من بەحسی کانتۆنی ڕۆژاوای کوردستانە دوێن خۆمان لێرە فەسڵ بکەن دەوێت ینی جودایی هەبێت جیایی هەبێت دناو پێدێ و دناو کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان بەرە ئەو تۆسکی ئەوژی زۆر جار ڕاگەاندن ئەکەوە حقیقت ئەو خەلەلە ینی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان نەپێدێ کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان نێزیکی 53 پارتی و ڕێخستنی ژن و پارتیە مەسیحی بەڵام لە بەرامبەری شانی کۆمەڵێک پارتی دیکە گرەوە دەکەن کە پێدا قەدووەیە لە بەڕێوەبردننی ئەم کانتۆنانەدا وەکو پێویست ڕێگە بەلایەنەکانی تر نەدراوە بۆی بەشدار بن ڕۆڵیان بدرێت خۆم ئێستا مەسەن پارتی دموکراتی کوردی سووریمە بەشدارن خۆمان کانتۆنەکانی ڕۆژاوادە هەر خۆم نونەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاواژی ئێستاکەم لێتوانم بۆ تۆ بڵێم ئەو پارتانی کە ڕخنە ئەگرن لە کانتۆنەکان ینی دەتوێت بڵێ ئەوان لەسەر ڕۆژ ئاوا حساب نین نا بێگومان بەشێکن ji کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان ئەو پارتین و جودیان هەنە لە دوێ حقیقت هەیە لێرە وەک توانم بڵێن وەک نموزە جیانی لە هەرێمی کوردستان ئەگەر ئێستا دقت بدەن هەر پارتیەک فەرق و جودایەکی هەیە سەر پارتیەکی دی سقلی هێزی تەواجدی لەسەر عەرز ناتوانم بڵێن وەڵە پەیەدەی وجودێکی فعلی وجودێکی بهێز نییە ناتوانم بڵێن ئیمکاناتن معەنی سەر هەموو ئاست دیبلۆماسی بە سیاسی بن نییە ئەو هەیەتی فەرق ئەوەیەتی پارتی ئیندیانە ینی وجودی لەسەر عەرز جوغرافیەکەی مەحدودە ینی قاعدەی شعبی مەحدودە بۆ واژی من ناتوانم بڵێم وەڵە ئەو پارتی ئێستا وەک پەیەدەینە ئەوە مەسەلەی پەیەدێژین و بۆ چ دائیمەن پەیەدێ لە پێشەوەی نە مەسەلێت پێشەوەی نا ئێستا هەیە علاقاتی خۆمانی خارجی کانتۆنەکانی ڕۆژاوە پەیەدی تێت نیبوو سەرۆکی هەیە علاقاتی خارجی پارتی چەپە علاقاتی خارجی هەر پارتێکی دی هەیە لایمە وەزیر زۆر وەزیری ئێستا هەنێ لە کانتۆنەکانی ڕۆژاوە عادی پەیەدێنین یعنی پەیەدێ ئەگەر دقت بدن احتیمالت کانتۆنەکانی ڕۆژاوە دوو وەزیری هەیە یان نییەش باشە هەر لە بینەوە سەر پەیوەندی نێوان پەیەدە و ئەمریکا ئەگەر ئەم پەیوەندیە ناڕاستە و خۆش بوو بێت واتە بە شێوەیەکی فەرمی دانەنیشت بێتن بەرهەمی ئەم پەیوەندیانە چی بۆ تاوەکو ئێستا چونکە ئەو هاوکاری ئاسمانیانی کە ئێستا دەکرێت بۆ کانتۆنی کۆبانێ بەتایبەت کە لە دۆخێکی ئالۆزدایە هەرێم باز لەوە دەکا کە لەسەر داواکاری ئەمان و بەویستی ئەمان بووە کە ئێستا ئەم بۆردمانانە دەکرێت سێرێ بۆ علاقاتی بڵێم پەیەدێ یا بەرا من بڵێم کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان یا بەرا بڕەنگێکی دی بڵێن کوردەکانی ڕۆژاوای کوردستان بەڵا بڵێم گەل ئەمریکا ئێستا ئەمریکا ئەگەر
سێربکن تێکلیک لەگەل ڕۆژاوای کوردستان بکە نەبوو پەیەدیەکە و نەبوو پارتیندیەکە بۆ تا چون توانێ بە مەساڵحی خۆت ڕۆژاوای کوردستانژی بجی بینێ باشە من هەرە مستەلاح بەکارێنم ینی کە دەڵێم نێوانی ئەمریکا و پێدە ینی ڕاسترە کە بڵین ئەمریکا و کانتۆنەکانی ڕۆژ ئاوا چونکە ڕاگەانەکانیش هەر بۆ جۆرە بڵاوی دەکەنەوە ئەمریکا بێگومان مهمە بۆ ئێستا توانێت بێتە ئەگەر شەڕی داعشی ڕۆژاوای کوردستان دەبکە ئەمە لەسەر داواکاری هەرێم بووە ئەو هاوکاری ئێستا بۆ ڕۆژاوای دەکە ئەوشی حەز ئێستا ڕوون ینی زیاتر ئەوشی تەوزی حەکسەر ئەو خاڵە دەن حەزەکەم جارێکم بڵێم ئەمریکا بێگومان پێویستە ئێستا توانە بن کوردی ڕۆژاوای کوردستان تێکلیکی چاک باشی ئەمریکا گەلوا کەسانە هەبێ دووەم هێزی حەری منەظەم ئێستا لەسەر عەرز لە سووری گە ئەمریکا توانێت بفعلا استیفادا ینی مەیدانی ئەو هێزە بکە بەرامبەری داعش هێزی پاراستنی گەل یەکپەکەیە ئێدی تر تا سەر ئاستێکی فعلی توانێت بە هێزێکی منەظەمی توانێت بە شەڕی داعش بکە گداعش یەکەم هێزی تیرۆلە ئەو شکل تا ئێستا یەک کورد بەرامبەری ئەو هێزە ئەوەستن لە سووریا ئارتێشە ئازاد هەیە زۆر کەتابندی هەنێک بناون ئیسلامی سەیر و عەجیب لەخۆیەکە ناوناوەکان لە ئەمریکاژی بۆ خۆکشتیە قەنەعەت هێزی کە توانێت بە فعلەن تەحەڕک بکە لەسەر عەرض ئێستا هێزی پاراستنی گەل یەپەکەیە خاڵی هەری گرنگتر ئەگەر شەڕێکی دژی داعش لە سووریا ببێ جغرافیەی کۆبانێ بڵێن ئەفرین بڵێن قامشلو دێرک سەرەکانیە نسبە هەری گەورەژی جغرافیا ڕۆژاوای کوردستان ئێستای حکوم لەسەر عەرزەکە هێزا پاراستن ئاگەل یەپەکەی خاڵێکی دی هەری زیاتر مهم یەپەکەی شارەزایە ینی شارەزای زۆر زۆر شەر دەچوون بەرامبەری داعش بکە ئەو تشتانە هەمە بێگومان دافعێکی زۆر بقووەت بوو لای ئەمریکا و هێزندی تر چون توانێ بن هاوکاریە هێزا پاراستن ئاگەل یەپەکێ بکەن هەر پرسیارندی هەنن ئەنو احتیمالە ئەمریکا تۆزێکی تەخەوفی یا ترسی هەیە بەرامبەری ئەو هێزی پاراستن ئاگەل یەپەکێ یا پێدی زیاتر هێزێکی نێزیکە بۆ قەندیل یا پارتی کرێکارانی کوردستان ئەو معادلەژی ئێستا ئەگەر دقت بدنێ گۆرانکاریک تێ هەیە گۆرانکاری چوون ینی حقیقەتێکی دی سەر عەرز هەیە نە هەموو هێزی پاراستنی گەل یەپەکەی پێدەیە کەسی ئێستا خەڵکی لادەیە زۆر بەسیتە دیفاعی سەرخاکی خۆیەکە کەسی هەیە ئێستا بەرکی تو بڕۆی لە سیاست لەگەڵ قسە بکە دوو شەت سیاست نازانە قسە بکە لێ چەک هەلگرتووە پاراستنی عەرزی خۆیەکە پاراستنی گەڕکی خۆیەکە پاراستنی ماڵی خۆیەکە هێزندی هەنە پارتیندی هەنە فعلی سەر عەرز بەشدارن شەڕ ئێستا پارتی دموکراتی کوردی سووری پارتیە خۆمان تا ئێستا خۆمان بەشدا تا ئێستا شەش شەهیدی خۆمان لە شەڕی کۆبانی هەیە وەک پارتی خۆمان نەپەیدینە هەر پارتیین دژی هەنە بەشدارن وردە وردە ئەمریکاژی بۆ خۆگی ئەو قەنەعەت ئەمریکاژی بۆ خۆگی ئەو تەسەور لێ زیاتر من حەز دەکەم ئەو خاڵبەرە وازحتر ببێ لای زۆر کەس هێزا پاراستن ئاگەل یەپەکێ بە بەرخوادانیا کۆبانێ بە ئەو چەند ساڵ شەهید بە ئەو کەسن یعنی بەرخوادانیک زۆر زۆر گەورە بەرامبەری داعش خۆکرد ئێستا وەک حەقیقات واقعک لەسەر عەرزی ڕۆژاوای کوردستان هاتنی بۆ باشووری کوردستان و ڕۆشتنی بۆ شنگال و یارمەتی لەگەڵ ئەو کەسانە و چون توانی بوو تا شەڕی داعشی لە منتیقەی شنگال بکە بێگومان ئەو هەموو ئەبوو دافعک و هێزێکی بقووەترش بۆ هێزی پاراستنی گەل یەپەکەی گتوانە بێ جێی سیقە بێ نەجێ سیقە بجێ ببە هێزێکی توانم بڵێم یعنی دافعک بێژ بۆن هێزن ناودەوڵەتی سەر بوەستن و ئەمریکا یەک ژوا هێزانەی باشە شتێک هەیە ڕەنگە بۆ خەڵک زۆر ناڕوون بێ ینی مەسەلەیەوەی کە بە ئەوە پرسیار بکەم ینی پێدا دیارە ئێوە وەکو پارتی دموکراتی ینی ڕەنگە نزیک بن لە پێدە و لە سیاستیان بەردەوام وا حسابەکە لەسەر پارتی کرێکارانی کوردستان پەکەکە حسابە پەیوەندەکانتان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستاندا یاخود پەیوەندەکانی پێدا و کانتۆنەکان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان لە چه ئاستێکدایە زانە ئەوژی پێویستە بتەوضیح ببن نەگۆ خۆمان وەک پارتی نێزیکی پێدێن سەیریکەم
جیابوون ئێستا ناو ئەنجومەنە نیشتیمانیا کوردی و ناو هێزن ئێستا لە دهۆک دانیشتینی گفتوگۆ ئەوە دوێ خۆمان تێبگەین مەسەلەی ئەو قەندیلە و ئەو نە قەندیلە مەسەلە نە ئەوە نێزیکبوونێکی خۆمان لەگەل پەیەدێ و ئەطرافندی هەنە درۆئیەی سیاسیەدە هێنێک تەوافقاتن مەی سیاسی هەنە یەکش وا تەوافقات خۆمان دژی شەڕی چەکداری و بەرامبەری سووریا بکاربێ خاڵێکی دووەم خۆمان دژ بوون گێ منتاتقێن کوردی ڕۆژئاوای کوردستان عینی حمص و حەلەب و ئەو شارەکانی ئێستا گەرمن و فڕۆکی ڕژێمی سووری سەر یەک ژ مەسائلی دی خۆمان متفق بوون سەر خۆمان یعنی چون توانبن ئیدارەی منتیقەی کوردی بکەن چون توانبن تشتی ئاساسیاتی هەری زۆر مهم و گرنگ لای خەڵکی خۆمان بۆ وا تەمین بکەن چون توانبن خوین لە سووریا بگشتی بوەستینن چون توانبن سووریا نەبێ خاڵێکی هەری سەرەکی دە تەسفیەی حیسابات دە هەندرێ سووریادە بوەکالەت چون توانبن ئەف داعشی ئێستا بوو داعش بەری داعش ببە داعشێکی وا بقووەت زۆر جارمە بۆ ئۆروپی و غەیری ئۆروپیمە هەوار کردمە ئاگادار کردمەوەتی ئاگادار بن داعشێکی گەورە خۆتان دروستەکەن ئەو یارمەتیەی ئێستا خۆتان ئەلێن یارمەتیە بۆ کالیسیۆن بۆ ئەتیلاف ئەو ئەتیلاف خۆمان زانن یعنی ئەتیلافێکی دروست بووی سەر ئاساسێکی داعشی بنگەهەیە ئەو ئەتیلاف خۆمان زانن قەتەر و ئستەمبۆل بوو یعنی خۆمان زانن قەتەر و تورکیا بوو خۆمان زانن دوایی بوو سولاسیکی دیناوی سعودیە بوو ئەو بنگەهی بۆ ئەو تشتانە هەموو دروستە بۆ داعش و غەیری داعش دروستە بوو ji بۆ ئەو هێزن ئیقلیمی توانبن دەورێک خۆی فعلی دە تەسفیە حیساباتی خۆت نندری سووریدە خۆمان وەک حزب و وەک پارتی و هەر وەک کانتۆنەکانژی ئێستا و وەک پەیەدێ و ئەطرافندی لەگەڵ خۆمان هەبوو مەتەکید دائیمەن سەر ئەو خاڵەکە چون توانبن وەستاندنی خوین بکن چون توانبن وەک حمص وێران ئەبە قامشلو و ڕۆژاوای کوردستان هیچ شێوەی وێران نەبێت چون توانبن نەهێنین خەڵکی خۆمان ببە پەنامبەر یعنی پێویست نەبوو خەڵکی مە ببە پەنامبەر لێ ئەو معادلە بێگومان ئەطرافندی سیاسی هەبوون تەوەجوهاتندی هەبوون تەوەجوهات لەگەل ئێتیلاف هەبوو تەوەجوهات هەبوو ضرورە خۆمان توانبن بەشک ژ سیاساتی ئیتیلافن بەڵێ باشە بابەتێک کە هەرچەند کاتم کەمماوە بەڵام دەمەوێت لەسەری بۆستین تۆ بەشدار بووی لە کۆبوونەوەی لایەنەکان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بەرزانیدا بە دیاریکراوی پاش ئەو ناکۆچانی کە ئێوە لە ڕۆژئاوا لەگەڵ هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هەتان بوو چی باس کرا لەو کۆبوونەوەیەدا زانێ حەزکم بۆ تۆ بڵێم دانیشتنی ئێستا بووە نە ینی پارتی دموکراتی کوردستانی عێراق دوێ خۆمان فەسڵ بکەن ئێستا هیچ مۆزوعێک نییە لێ بەحسی پارتی دموکراتی کوردستانی بەحسی ئەنجومەنی باسی دانیشتنی یەکەمەکەم کە هەر ئەوە بوو هەر ئەوە بوو هەر ئەنجومەنی نیشتیمانی بابەتێکی پەیوەست بە نێوان ڕۆژئاوا و هەرێم باز نەکرا باز لە ناکۆچەکان نەکرا بەڵامێکێک لەو بابەتانی بۆ نمونە کە ساڵح موسلیم بۆ خۆی باسی کردوتی سەرۆکی هەرێم بە منی و تۆکە لە نێوان هەولێر و کۆبانیدا هیچ جیاوازیەک نییە یعنی بۆ سەرکەوتن یان بۆ کەوتنی ئازارەکەی هەریەک ئازارە و خۆشەکەی باشە بەڵام ئەگەر باسی ناکۆچەکان نەکرابێت بۆچی سەرۆکی هەرێمی کوردستانم قسەی دەکا نابحسی ئێستا بۆ تۆڵێم ئەو بەری ئێستاژی هەر بەردەوام تاکید سەر چەند خاڵ هەیە یەکبوونی مالی کورد یەکبوونی هەلویستی کورد چون توانبن خۆب قووەتر بکەن ئەف سیراعی ناو پارتیان سیاسی ئەو سیراع هەر نەمینە دعم چون توانبێت تەقدیم بکەن ئاستی ئەو دعم چون باشە توانبن یەک ڕێزبوونێکی دمالا کوردی بکەن تا ببن جێی سیقە و هەر بەهێز بنجی بەرامبەری غەرب توانێت مەوقفکی زۆر بقووەت بەرامبەری کورد بە هەر زیاتر بەرا خۆمان بواضحی قسە بکەن هەر زیاتر دانیشتنی عادەتەن دانیشتنی وە زیاتر خطوطی عریض یعنی تێ قسەکردن تەکید سەر مەواقفن وحدەوی یعنی چون یەکبوون دناو مالی کوردە بتەرکی سەر ئەو جانبە بە ئێستا خاڵەکانی مهمن ئێستا بەروبەرایەتی کانتۆنەکانم بەڵام بۆ خەڵکی ژانی ڕەنگە گرنگ بێ نێوانی باشوور یان هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان بۆ نمونە باز لەوە کرا کە تەنانەت ساڵح موسلیم بە چاوی پڕ لە فرمێسکەوە سوپاسی سەرۆکی هەرێمی کردو بۆ ئەو هاوکاریانی کە لە ماوەی ڕابردوودا بۆ ڕۆژئاوا کردوێت یعنی هەموو ئەم شتانە وەکو پێویست باز نەکراوە یاخود ڕوون نەکراوەتەوە بۆ خەڵک کە ڕەنگە حەقی خۆیان بێ بزانن لەبەرەوەی دڵخۆشن بە باشبوونی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و
ڕۆژاوای کوردستان رانە خۆمان ناڵێنن و پەیوەندیەکان باش نین کاتی مناڵێن پەیوەندی نەر سەر مستەوەی شارعێ کوردیە نەسەر مستەوەی خەلکی تا ئێستا لە باشووری کوردستانە یعنی ئێستا تەسەوری من دوای بەریاری پەرلەمانی کوردستان تازە ئێستا دەوێ پەرلەمانی کوردستان ئەرکی خۆ ببینە دەوێ سەرۆکایەتیە هەرێم و حکوومەت دەوری خۆ بکە تا ئێستا نەیان بینیمە بۆ لەمەوە دوای بێم دوێ دەورێکی خۆ ببینە ئێستا دامێکی سەر هەموو ئاست لە گۆر بەریاری پەرلەمانی باشە ئێوە داوای ڕاتان کرد ینی بۆ چوونی سەرۆکی هەرێم بزانن لەسەر کانتۆنەکان و دامپێنان بە کانتۆنەکان لەو کۆبوونەوە باسی و بابەتەکرا زانێ زیاتر وەک مشتەروتی دانیشتنی تەرکی سەر یەک تشتە بە هەردوو هێزین کوردی درۆژاوای کوردستاندا خۆم داعمم خۆم پشتتانتە ئەگرم باشە چی ئەوێن ئەیکن سەرنجی نەبوو لەسەر کانتۆنەکان نا بێگومان ئەو تاکیدەکە ئێستا زانە خلافێکی معەن هەیە ئێستا هێزێکی دی بەرامبەری تە هەیە ئەو هێز خۆمان بڵێن ئەیاننا نێزیکی ئەو خەتەیە وازحی قسە ئەو هێز تا ئێستا ئاعتیراف بە کانتۆنەکان نەکردووە تا ئێستا بەڵام بۆ لەمەوە دووە ئێستا نزیکە لە بۆچوونەکانی ئێستا ئەم گفتوگۆی دۆکە بە دوێ ئاساسی بۆ هەبە سێ خاڵی هەری سەرەکیانە هەلوێستیان ژ کانتۆنەکان دۆ ئەو هێزێن چەکداری دناو ئەو یعنی ئەنجومەن ئەڵێ هێزم هەیە باش چون توانی بن پێکەوە ئەو هەردوو هێز ببێ یەک هێز ئەو ناوچی ناوی ئەو هێز چییە چی شەرتوانن بکەن بڵێن پێکەوە ئەو ژی خالەکە خالیسیە مەرجعیاک سیاسی ژناو هێزەکانی سیاسی ئێستا کانتۆنەکان ئولگەر ئەنجومەن یەک مەرجعیاکی سیاسی ببە ئیدارەی سیاسی گشتی ڕۆژاوای کوردستان بکاربێنێت باشە ئەم هەرچی خاڵی سەرەکی ئێستا گفتوگۆ سەرە باشە من کاتم زۆر کەمماوە و چەند کۆمنتێکە خودت پرسیارێک بۆ تۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوادارم بە کورتی وەڵامیان بیتەوە بڕوا ئاپۆ دەڵێ ئایا هێزە کوردیەکان لە هەرێمی کوردستان هیچیان لە کۆبانێ بوونیان هەبووە ئەو ناوی هێزێکی شێناوە بە دیاریکراوی تا ئێستا هێزی پاراستنی گەل یەپەکێ و شەروانانی یەپەکیل سەر عرض لێ کۆبانی شەرەکن ت هێزێکی دیتر نییە گۆل معلومات هیچ هێزێکی باشوور نەچۆتە هیچ هێزێکی باشوور تا وەک معلوماتی من تا ئێستا هیچ نییەنا باشە سەحەر دەڵێت ئایا هاوکارەکانی حکوومەتی هەرێم بۆ کۆبانێ و ئاوارەکان لە ئاستی پێویستدان بە خوێندنەوەی ئێوە بۆ کۆبانێ کاتی مە هەوار کردمە وتی پێویستی خۆمان بە هاوکاری سەرەکی هەبوو کاتی ئێستا پێویستمان بە خواردن نییە و پێویستمان بە چادرژی نییە پێویستمان ئێستا بچەک و پسیلاح بوو ئەو ئەولەویاترە لای من هیچی وا گرنگ نەگشتووە دەستمانە باشە بەختیار حسێن دەڵێت تورکیا هاوکاری داعشی کردووە لە ڕێگەی هەواڵگریەوە لە کۆبانی دیارە مەبەستی بە پێی سەرچاو و زانیارەکانی ئێوە لە کۆبانێ ینی خۆ داعش و دامی ترک بۆ داعش نەبەست وا خۆمان زانن تا دەرمانی گپێ خۆتەداوی ئەکردن تورکیە نانی ئەخون ترکە ئەسلیحەی تورکە خۆمان تەکیدێکی مستەشفیاتی تایبەتی لای تورکیا هەیە عیلاجی داعشەکن و خۆمان زانن ئەو مستەشفل کون باشە مەریوان ئەبوبەکر دەڵێ ئایا یەکێتی و پارتی هەڵوێستیان هەبووە بەرامبەر بە ڕۆژ ئاوا و جیاوازی هەیە لە هەڵوێستەکانیاندا بێگومان مووقفی پارتی لای من وازح بوو پارتی جاری یەکەم مووقفێکی بەرامبەری کانتۆنەکانی ڕۆژئاوادا دیاریکردن مووقفی چییە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان مووقفیان وازح بوو دامێکی تا ڕادەیەکی زۆر باش بۆ کانتۆنەکانی ڕۆژئاوادان کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان کاتێک سەردانی هەرێمی کوردستان ژێ ئەکردن و دهاتن سەردانی سلێمانی ئەکردن یەکێتی نیشتیمانی ڕسمی استقبالیان واکرد پارتی دموکراتی کوردستان بێ بداخەوە چەند جار پەیوەندی مەکرد ڕێگای علاقاتی خارجی لێرە لە سلێمانی دانیشتی بوون هیچ دەنگیان نیوە باشە پشتیوان دەڵێت ببرە پشتیوان هاوکار عەلی دەڵێ حیزبەکەی ساڵح موسلیم دیارە مەبەستی پەیەدەیە ڕێگەی داوە بە حیزبە کوردیەکانی تر بچنە کۆبانێت چونکە زۆر باس لەوە کرا کە هێزی کوردی دیکە هەیە یەپەگا با بڵێن کە هێزی چەکداری پەیەدەیە ڕێگەیان نەداوە ئەو هێزە کوردیانی دیکە بچنە کۆبانێ و شەڕ بکەن لە دژی داعش پاراستنی خاک و پاراستنی عرض و پاراستنی ڕومەت پێویست ناکە تو ئیجازە کەس داوا بکەت و بڵێ خۆم دێم ئەگەر هێزی هەبێ توانێ
شەری خۆ بکە و یەک تشتی دیژی بۆ تۆ بڵێم کەسن لە هەندێک کۆبانی هەبوون کاتی شەر بوو لە هەندێک کۆبانی زۆر زۆر شەر بە قووەت بوو پارتی نەبوون واز لە کۆبانی ئانی و ڕۆشتن ئێستا کاتی خۆمان تەقدیرێکی زۆر زۆر گەورە ژێسا پاراستنی گەل لە یەپەکەیەکن خۆمان ئەزانن چوون بەرخۆدان لە کۆبانیکردن کەسن دووتی خۆمان بەرخۆدان نەکردن بداخەوە ڕاکردن ڕۆشتن تورکیا و هێزا پاراستن ئاگەل یەپەکێ ئەو ئیمکانیاتی بەسیت زۆر کەس هەبوو دووتی یەپەکەی تەواو نەما کۆبانی ڕۆشت ئێستا ئەبینن وردە وردە کۆبانی ڕزگار دکن وەڕۆین پێشەوە بەڵێ هۆشنگ دەروێش نوێنەری کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان سوپاس دەکەین کە میوانی دیوی دووەمی هەواڵ بووی ئازیزانی نارتی زۆر سوپاس بۆ کۆمنت و سەرنج و پرسیارەکانی وەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.